سڵاتان لێبێ من بیتعاشقیم لە پرۆگرامی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانی لەگەڵ هاوڕێیانم ئەمڕۆ پێکەوە تاوتوێ پرسێکی کورد و کوردستانی دەکەین دەربارەی لە ڕوانگەی گەنجانەوە کوردستان نەتوانێت لە ساتێکی وە هەستیاردا سەربەخۆی وەربگرێت لەگەڵ ئێمە بن پێکەوە گفتوگویەکی تێر و تەسەلانە و گەنجانە و کوردانە دەکەین. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لەبێ من سەهەن سامی لە زانکۆی سەلاحەددینەوە سربەخۆی تەنها خەونێک نییە بەڵکو ئەرکێکە و هیچ هێزێک ناتوانێت لەمان بستێنێتەوە. من مەتین سەلاح خوێندکاری کۆلیژی سیاسیەکان لە زانکۆی سەلاحەددین ڕۆژاوە ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە. لە بەرنامەی سەکۆی گەنجان سڵاپەوە بن ئەس قوتابی گولستان ئەسرافیل لە بەشی سیستەمی سیاسی و سیاسەتا گشتی 2.4 دبتەئێک. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لەبێ من ئەحمەد سامان خوێندکاری پەیوەندی نێودەوڵەتی و دیپلۆماسی کۆلیژی زانستە سیاسەکان زانکۆی سەلاحەددین. ئەمە لێرە بە میلەتی کورد بڵێم بە گەنجەکانمان بڵێم تکایە بێ ئەمەل مەبن. ئێمە هیچ شتێکمان لە کۆسۆڤۆ، ئیریتریا، کەتەلۆنیا، مۆنتینێنگرۆ، باشووری سوودان کەمتر نییە. چۆن ئەوان بوون بە خاوەنی دەوڵەت و سیادی خۆیان ئێوە شەوین بە دەوڵەت و خاوەن سیادی خۆمان. تکایە بێ ئەمەل مەبن. سپاس. بەخێر بێنەوە خۆشحاڵم لێرەن چێکەن لەگەڵ ئەو باردۆخەی ئێستا بەسەر ڕۆژئاوای کوردستانمان هاتووە ئەو باردۆخە ناخۆشێک کە کەسوکارەکانمان تایدان. ڕاستی من بەش بە حاڵی خۆم و هەموو هاوڕێنێ دیکەش بێگومان هەڵسەوین بە کۆمەڵێک چالاکی وەکو گرتبوونەوە ناڕازایەتی دەرمەڕینمان بێگومان بۆ ئەو هەموو تاوان سەمانێکی بەرامبەر بەنەتەوەکەمان دەکرێت بێگومان وەکو دیارەکە جلێکی خاکی پۆشی ڕۆژهەڵاتی کوردستانم کردووە وەکو نەمادێک یا وەکو نیشانەیەک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەروها لێرەشدا کە دەبینم کەزیەکەم کردووە کەمەش نەمادێک یا نیشانەیەکە بە ڕۆژاوای کوردستان بێگومان ئێمە هەموو هەمان هاوخەمی خۆمان لە ڕێگەی ناڕازایەتی دەربڕین و ئەو خۆپیشاندانانێکی دەیکەین دەری دەبڕینەوە پاڵپشتی برایانە خوشکانمان دەبین لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوی کوردستان. کاتە بەشداری خۆپیشاندانتان کردووە هەمووتان طبعاً بەتەکید لەژێر چ دروشمێک بوو زۆر دروشم گوتراوەتەوە تەبان بەڵام زۆرترین دروشم کە گوتبێتانەوە چی بووە؟ دەتوانیە یعنی پێچانوانی کە ڕۆژهەوا ڕۆژهەڵات کوردستان بەتەکید دروشمەکان بەعام دەنگدانەوەکی زۆر زۆری هەبووە نەک بەس لە ئێرە لە تەواوی دنیا حتا کوردانی ئەوروپا کوردانی ئەمریکا لە تەواوی جیهان زۆربیان ئەو قسەیان لەسەر جلوبەرگەکانیان لەسەر ئاڵایان دروست کردووە لەسەر شەقامەکانی وڵاتانی دیکەش کۆبوونەوە کراوە چەندین خۆپیشانی دیکە کراوە هەروەکەوەی کەمە لێرە هەستان بەکردنی ئەو خۆپیشاندانانە وەی کرد ئەوانیش لە دوومە دووبارەی بکەنەوە دەنجی کورد لە هەموو دنیای بڵاو بکەینەوە. چیاڵێن دەربارەی بڵین ئەو جیلای پێش ئێمە کاڵێن جیلی ئێستا تەنها جیلی ئینتەرنێت و جیلی ئایپادە و هەستی نیشتیمانیان نییە و بەڵام لە کاتێکدا لەم باردۆخەی کە بەسەر ڕۆژئاوا دەهات زیاتر بەدەرکەوت کە چینی گەنج زیاتر لە ناو خۆپیشاندانەکانە زیاتر دەنگ بەرزەکاتەوە و پشگیری ڕۆژاوای کوردستانەکە. بەڵام خۆشبەختانە ئێمە وەکوونەوەی ئێستا توانای بەراوردکردنمان هەیە بەرامبەر بۆ نەتوانەی کە بۆ نمونە خاوەن حەق و مافی خۆیانە بەڵام ئێمە وەکو 50 میلیۆن نزیکەی کورد دەبین لە حەق و مافی خۆمان داماڵێنراوی. تێڕوانینی گەنجان بۆ ئەو چرکە ساتە مێژوویە کە ئێستا کوردستان لە ناویدایە چۆن نەبینن بۆ سەربەخۆی کوردستان؟ ڕاستیدا گەنجین کورد هەردەم یعنی خوددانشیان بووینە و ئەوانەیزان دێ هەبوویەک و بەرامبەر ئەو نەخۆشین و دمێژوێدا دیتی و هاتینە ڤەگێران ji باب و باپیرین وان بوان وەلی کریەک و ببنە خوددانشیان و یعنی وان ئیرادەیەکە بەهێزا هەی و باوەڕی بخۆ هەیە یعنی دشێن بەرامبەر هەر تشتێکی بڕاوستن و دنوکەدا ئەلحەمدوللا تێڕوانینە گەنجی نوکە گەلێک باشە چونکو هەستێوانیە نەتەوەی گەلێکی بەرزە و هەروەسا گەنجێن نوکە گەلێکێن هشیارن. بەها لەسەر قسەکی گوڵستان خان قسەیەک بکەم ئەی ئەوە باشترین ئامراز نییە کە لە خانەقینەوە تاک و زاخۆ لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک باشترین هەڵوێستمان هەبووە گەنج 1 ملیۆن خەڵک هاتۆ دەسەر شەقامەکان لە سلێمانی. بۆچی کورد کە مەسەلە هاتە سەر مەسەلەی سۆز باش کە من کوردم تو کوردیت شتێکیان لێ تۆ کرد من ئێمە جووە
یان لە منیان کرد چێتە جوار بەڵام کە پرسەکە بۆ حیزبەتی دووبارە کردوادە ئێمە با بزانین کێشەیەک هەیە لێرە با تێبین باشتر چیە هەمومان وا بزانم باش لەو مەسەلەی تێگەین ئەگەر هەرچیەک بێت هەر کێشێکمانە بێت لە ناخۆ بەڵام یەکێک کە دژ بە کورد بێت کورد نەبوو دژ بە کورد وەستا هەمووانێکێکی هەمووتان دیقەتیەوەتان وا بزانوانیە لە ڕۆژاوە پەنجەی مناڵە خوێنی لێبێ لە خانەقینەوە دڵمان ئێشێ کەزی کچێکمان بڕا کە یعنی گەورەترین کارەسات بوو بەڕاستی یعنی تەزەی بهێناش ئەمەش بۆ ترند لە کچانی کووردا بە تایبەت لە دەرەوەش کەزیە هۆننەوە بۆچی لە مەسەلەی حیزبەتی شتەکە گۆڕێ بۆ دووبەرەکی ئەمە کێشە لەوەیە هەیە کە حیزبەکانمان جیاوازی خەنەناومانەوە یان خەتای خۆمانە ئەوەی کەەوە ئەکات دووبەرەکی لە نێو ئێمە دروست بکات وەکو بابەتی سیاسی بێتە ناو پەیوەندیەکانمانەوە و سۆز و عاتیفەی ئێمە بەرامبەر یەکتری بگۆڕێت لەسەر بابەتە نەتەوەیەکان ئەمن پێم وایە کە لە نێو پارتی سیاسی کادری حزبی دروستەگرێت وەک لە کادری نەتەوەی نیشتیمانی ئێستا ئەگەر سەیری ئەوروپا بکەین سەری وڵاتە پێشکەوتوەکان کەین هاوڕێیان لەوێ کادرێک بەرهەم ئەهێنن دروستەکەن و پەروەردەی یەکەن کە بە کەڵکی نیشتمانەکەی دێت بۆ نمونە سەیریەوە ناکات کە مچی بۆ حزبەکەم باشە بەس لێرە مەسەلەیە کوردادا مشکلامە ئەوە کو ئەم ئەف چەمکەی ئیرادەیە گشتی پشێوەیەکی خەلەت بکارتینن یعنی تێکەلی هەندێک بەرژەوەندین خۆ دکەن و ینی بەرژەوەندین کۆمەلگەی پێشراف ناینە وەرگرتن هەوە لێتکەنە ینی کو ئەف ئیرادەیە گشتی ڕامانەخۆ ژدەست دێت ئەمە شوا دەکە کە سەربەخۆی کورد و کوردستان دواب بکەوێت وا دەکات ڕاستی ئەگەر گرنگترین خاڵ لێرە لۆ سەربەخۆی کوردستان بە من یونیتیە یاخود دەتوانین بڵێن یەکگرتن زۆر سپاس یەکگرتووی کووردە هەمومان لەژێر یەک دەنگبین هەمومان لەژێر یەک ئاڵابین لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە هەمومان یەک مێنتاڵەتیمان هەبیتن یەک بیرروڕامان هەبیتن گرنگی بەوە نەدەین کە چ دروشمەکە و ئینسانە چ حزبەکە چ عشیرەتەکە چ نەتەوەکە مهم ئەوەی هەمومان کوردین و یەخینین لە هەر جەیەک دادەنیشین ئیزافەی بۆ قسەکانت کێشەکە ئەوە نییە کە کورد یەک نییە کێشەکە ئەوەیە ئێمە کە باسی پارتی سیاسیەکەین کە باسی بەڕێوەبرد نەبین هەر مەجموعەیەک لە ئێمە وا ئەزانین بۆ منە دەنگ ئەین بەمە بۆ ئەمە باشە بەڕێمانە بە ژڵ ئەمە باشە بەڕێم ئەی بۆ نایەن بێکەوە هەمومان ڕێکەوین لە شێوازێکی بەڕێوەبردن چکە ئەو کاتە دوژمنانیشمان وا باشە ئێمە چۆن قەناعەت بە دەسەڵاتدارانی ئێستا بهێنین کە یەک بگرین هەڵپشتی ڕێک بۆ نمونە بگوازنەوە بۆ جیلی ئێستا بۆنەوەی ئێستا ئەگەر ئەو شتە نەکرێت ئەگەر ئەو شتە نەکرا ئێمە دەبێت کاری نەتەوەسازی بکەین ئێمە وەکو گەنج هەڵبستین پەروەردەی ئەوانی تر بکەین کە وەکو ئێمە کەسانێکی نەتەوەی بن باسی نەتەوەسازی بکرد ناشنالیزم باسی نەتەوەسازیت کرد ئەو ئەگەر وڵاتێک دروست ببێ پێویستی بەچی هەیە پێویستی بەچی بە خاک هەیە بە زمان هەیە مێژوو هەیە بە قوربانیدان هەیە ئەمە هەموو ئەوانەمان تێپەڕاندووە وایە نەکردو لە هیچ شتێک درێغیشمان نەکردووە بۆ باسی پێشانە بۆ باسی جۆگرافی نەکەین کوردستان نعلەتی جوگرافیامان لێکەوە هەمومان ئەو باشە زانین وە کێشەکە چیە من بۆ باسی تورکیاکەم ئێرانیش درێغی نەکرد عێراق درێغی نەکرد سووریا ئێستا درێغی ناکە تورکیا زۆرترین ناوچەی کوردی لە ناو تورکیا هەیە کورد تورکیا وەختی خۆی گەبڕن بۆ عوسمانەکان بێمە ناوت کورد یانەوە تورکی شاخیەکان ئێمە کێشە نیە لە ڕووی جوگرافیەکەەوە هەروە کاگ ئەحمەد لێرە باسی کرد نعلەتێکی زۆر زۆری جوگرافیامان لەسرە نمونە هەر جەنگێک هەر شۆڕشە کە لێرە عفوان هەر جەنگێک کە لێرە دەکرێتن کوردستان لێرە قوربانیەکەیە ناوچەی کوردستان دەبێتە شوێنی جەنگ دەبێتە ناوچەی جەنگ نمونە کە شەڕی عێراق و ئێران کرا قوربانیەکە چێدای هەر ئەمە بووین لە ناو خاچی مەشەڕەکە کرا ئەمە تووشی هەراتن بووین ئەمە تووشی مشکلەکان بووین خەڵک لەمە کوژرا ماڵی مە تێک چوو یعنی بە شێوازێکی عام جوگرافیاکەمان زۆر خراپە و بابەتێکی زۆر مهمی جوگرافیەش هێزی ئاوی یاخود دەتوانین بابەتی ئاوەڕۆ بۆ بابەتی بزنس و بۆ بابەتی کەلوپەلگواستنەوە بابەتێکی زۆر مهمە کە وەکو کورد هەمان بۆ ئەوی دەوڵەتانی دەوروبەرمان پێویستمان بەوان نەبیتن بۆی کاری خۆمان بکەین بۆ نمونە نەفت گواستنەوەی ئەگەر ئەمە ڕێگەی ئاویمان هەبیتن هیچ پێویست ناکە کە بۆ نمونە تورکیا ڕێمان لێ بگری ئێران ڕێمان لێ بگری دەتوانین ئیش کاری خۆمان بۆ خۆمان بکەین و لە ڕووی ئاوریشەوە زۆر باشتر دەبین ڕاستە ئەگەر نوکە
ما هزكا چەکداری هەبا یعنی ئەم هەمی ئێک هێز باین و ئەم ئێگرتی باین ئەم دشین ینی بشێوەیەکێ باشتر ئێگرتی باین دەشین بشێوەیەکێ باشتر ینی ڕوبڕووی وان هەفسوین خۆ ببین و بشێوەیەکێ خراپ ڕفتارت گەلمەتکەن و ماوەکی کارتێکی بکارتینن ئەما ئەگەر ئەمێکی گرتی بین ئەم دشین ینی بشێوەیەکێ جانتر جاباوان بدەین و ئەم دبهێزتر دەرکەوین پێشوانەوە و ئەمە ڕاستی ینی جوگرافیا کوردستانی کەتێ جایەکی گەلک خراپ ینی شێوەیەکی داخستیە هەیە مغلقە وەکی بێژن هێزەکە ئاوی نییە ئەمە ژی وەلێت کەتن و ڕاستی کەویتە بن فشارە دەولەتین هەفسووین خۆ و وەکی کارتێکی بکارتینن ڕاستی تشتێکی گەلک نەخۆشە کوردستان نەکتەنە بۆ وڵاتانی دراوسێ خۆی بەڵکو بۆ کۆمەلگەی نێودەوڵەتیش وەکو سوودێک دەیبینن من ئەوم کرد بۆ پرسیار لە مشکی خۆم داکە و پرسیارەتان لەکەم بەڵام ئێوە پێشمکەوتن ئەو شتاتانوت قسەی زۆر مهم هەیە لەسەرەوەی وڵاتانی دەوروبەر کوردستان وەکو ئامرازێک دەبینن وەکو سوودێکی بالضبط ئێمە ئامرازێکین ئەو کاتانی کە پێداویستیەکانیان یاخود بەرژەوەندیەکانە لەگەڵێمە دەگەوێتە هەمان ئاڕاستە لەگەڵمان دەبن پشتگیریمان دەکەن لە سیاست لە ڕووی سەربازی و هەم حتا لە ڕووی میدیاشەوە قسەی باشمان لەسەر دەکەن قسەی جوانمان لەسەر دەکەن بەڵام لەو لەحزەی لەو کاتەی کە بەرژەوەندیەکانیان لەگەڵێمە نامێنێ یەکسەر پشتمان تێ دەکەن و ئەو کارانی کە پێکەوە شەمان یاخود ئەو سوودانی کە بۆمانیان هەیە نەکەم دەبتەوە دەگاتە ڕادە کە هەر نامینێ بۆ زیادکرێ بۆ قسەکەی کەکسانس ئێمە هەمومان نیکۆڵە ماکیافیلیە ناسیم وانە مرۆڤێکی واقعگەرە کە پیان وا بوو کە شەیتانی بۆ نمونە سێبەری شەیتانە لەسەر لەبەرەوەی کە بەڕاستی کابرایکی ڕیالیزم بوو واقعبین بوو هەر لەسەر زیادکرێ قسەکانی ئێوە نیکۆڵە ماکیافیلی دەڵێت چی دەڵێت بۆ ئەوەی کە تۆ دەوڵەتێکی بەهێزتە بێت نەتەوەکە بەخۆی خۆی بپارێزێ پێویستە یەکەم بنیادی سوپایکی نیشتیمانی بکاتن ئەگەر تۆ سوپایکی نیشتیمانی تەبێت و دوو ئەگەر خاوەن میرێکی بۆ نمونە ژیرمەند بوویت دوورمەودابین بوویت دەتوانێت تۆخ ببیم خاوەن دەوڵەتی خۆی هەروها سێمیش ئاماژە بە چیەکە لە پاڵ ئەوەی کە تۆ دەڵێت کە بۆ نمونە دەبێت سوپایەکی نیشتیمانی بنیاد بنەی ئاماژە بۆواکە کە تۆ پشت بەست و نەبی بەهێزی دەرەکی ئێمە بەردەوام کەوەرانەی ڕوبەڕوومان بوونەتەوە هە لە ڕۆژاوای کوردستان ئێمە بەردەوام پشتمان بەسۆ بەهێزێکی دەرەکی کە مەشوامان لێکە بەرژەوەندی باڵەکانی خۆمان بکەینە قوربانی لە پێناوەڕۆژی قسەکانی بکەم با بپەڕێنە سەر پرسیارێکی تر کوردستان سوپای هەیە ینی بۆ دەوڵەت بوون نەگڵێن سوپای هەیە بۆ دەوڵەت بوون سوپای هەیە و پەیوەندی دیبلۆماسیەکانی شەیە ژێرخانێکی بەهێزی ئابووری هەیە ئەمە لە کاتی دروستبوونی دەوڵەتی کوردی چیتر پێویستە هەبێت پەروەردە و فێرکردن تایبەتە وەکو کاگمەتین تێبێ بگەڕنە بۆ ڕێگی کێشەکان پەروەردە ڕاستە فەلسەفە سیاسیدا ئەگەر ئەم باشی ینی بەرەخوت تێکەین دبێژن قوتابخانە نەبوو هەندەیەک و قوتابیەکی دروست بکات ئەو قوتابخانە ئەوەکو مرۆڤەکی ئازاد دروستکەتن هەروەکی ینی مەدیت ینی مەزانی لە پشتی جەنگی جیهانیە دوێ ژاپۆن یان یابان سیستەمی خۆی پەروەردەی گۆڕی و هەستێ نیشتیمانی قوتابی خۆشی گۆڕی ینی وەلێ کرد و وان وەسا هەزر کرد و خۆکوشتن بۆ وڵاتیوان کارێکی فەرە لێ پشتی جەنگی جیهانی دوێ سیستەمی وانی پەروەردەی هاتیە گۆڕین وانەوە لێ کرد و کارکردن ji بۆ داهێنانێ و بژێن داهێنانێ وڵاتی خۆ پێشڤە بن و وەسا ینی مامۆستایان وەسا قوتابی خۆ تێگەهاندن و ئەف کارکردنە ji بۆ ژاپۆنێ کرەوەکی عیبادەتێکێ ئەو وەکو بینیمان ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی هێرش و هەڕەشەی دژمنان بۆتەوە بمانەوێ نەمانەوێ لە ژێر هەڕەشەدان ئەو یەکگرتووی کووردە کە ئەبینی لە باشوور لە باکوور لە ڕۆژ هەڵات کوردەکان یەکیان گرتووە پێکەوەڵێن ڕۆژ ئاوا بەرخودانە یەکیان گرتووە چۆن ئەتوانین ئەم یەکگرتنەی کووردە لە هەر چوار پارچەی کوردستان بپارێزین نەبێتە شتێکی کاتی زۆر پێویست ئێمە دەنگمان نەوەستێت بەردەوام بین لەسەر قسەکانم بەردەوام بین لە ناو سۆشڵ میدیاسا زۆر بەقۆتە ئەگەر ئەکەتان ننیە ناو وڵاتەکانی جیهانیش ئێستا کوردستان وا خەریکە خەڵک هۆشداریە پرسیارەکە بۆچی کوردستان بۆ تیرۆریستە بۆ پێمانەوتن تیرۆریست زۆر گرنگە تێگەی ئێمە ئەبێت بەردەوام بین بۆ نمونە ئەبێ یعنی پەیامێک بنێرین کە ئێمە زەدی ئەم بەرامبەر بە خۆمان تێگەی ئەگەر بۆ نمونە کاکسان باسیکە بۆ نمونە ئەمە چەنە هاست
سوودی لێبین وەکو مەسلەی دیبلۆماسی وەکو مەسلەی ئابووری وەکو مەسلەی هۆشداری کللتوری ئەس دەکەم لێرە ئیزافەیەک بکەن لە بۆ قسەکانی کاک ئەحمەد ئەو دەنگ بڵاوکردنەوەی خۆمان و بڵاوکردنەوەی ناوی کورد لە دنیای وە بکەین هەنگاوەکی دیکەشی لە بۆ زیادکردن ئەوی زیادکردنی لۆبیە لە وڵاتەکانی دنیای هەبوونی لۆبیەک لە هەموو عالم زۆر گرنگە لە بۆ کوردەکان شوێنێکمان هەوی لە هەموو جیهان لە هەموو شارێک لە هەموو دەوڵەتێک هەبوونی شوێنێک لە بۆ کوردەکان وا دەکات دەنجی ئەو کوردانە لە هەر شارێک خڕ ببنەوە پێکەوە وا بکە وەکو ئاگرێک ناو ئەو شاری هەبن پێکەوە چالاکی بکەن پێکەوە خۆپیشاندان بکەن پێکەوە داوای مافی خۆیان بکەن زۆر گرنگە ئەو یەکگرتنە ئەو بابەتی ڕۆژ ئاوەژ ئێستا ئەو کاریگەریەی دەتوانم بڵێم لێک بۆ لە بەهێزترین کاریگەریەکان کە لە بۆ کورد خاستە لە بۆ ئەو جیلەی کرابیتن هەتا ئێستا هیچ بابەتێکی دیکە ئەو جیلەی ئەو هەبوو نەوعی نەڕژاندیە وەکو ئەو بابەتی کۆتایی یعنی هەموو تاکەکی کورد لەلایەنی خۆی ئەگەر بەشداری خۆپیشاندانیشی نەکردبی بە پۆستێک بە ستۆریەک بە بڵاوکردنەوەی مەسەجێک لە بۆ دنیای بەشداری کردیە نمونەیەک لەسەر نمونەیەک بێنمەوە لەسەر لۆبی کە باسی لۆبی کرد وەکو ئێستا لە ئەڵمانیا نمونەیەکی زیندوو باس بکەین کە لە شاری شۆلن خاتونێکی زۆر بەڕێز کە ئێستا محافظی شاری شۆلنە لە کاتی هەڵگیرسانی بۆ نمونە خۆپیشاندانی کوردەکان دژ بە ئەو تیرۆریستی بەرامبەر ڕۆژاوە ببەردە قسەی کرد وەڵامی نەر ئەڵمانیا ئێستا زۆر هۆشدارترە لەوەی ساڵ 20 ساڵی پێشوو ڕێداوە زۆر مهمە کەواتە با کەمێک لە دەوڵەتان دوورکەوینەوە کەمێک بڕۆیە نێو باسی ئابووریەوە کەمەتەن لە ئابووری زۆر زیرەکەن فکرەتان هەیە فەرمون من پێم دەستەکەم زۆر وەڵام باتەوە من شتێکی تر بە ئیزافە بەڕای تۆ وەکو گەنجێک ئێمە دەتوانین دەوڵەتی کوردی دروست بکەین لە ڕووی ئابووریەوە توانای ئەومان هەیە توانین خۆمان لەسەر پێی خۆمان ڕاگرین صراحەتەن باسی حاڵەتی باسی حاڵەتی ئێستای کوردستان دەکەین لە ئێستادا لە ڕووی ئابووری و ئامادەنی بووبوون لە دەوڵەتمان بەڵام پێماندا هەیە و پێمان دەکرێت کە خۆمان ئامادە بکەین لەبەرچی ئێستا کوردستان خاستن بە 1970 لە بۆ 80 پشتبەستنی خۆی و سەروەتەکەی کە لە بۆماندی هەمووی لە ڕووی نەفتە ئەو نەوتەی کە بەکاریشی دەینین لە بۆ ئەوی بەکاردێتن معاشی خەڵکەکەی پێدەدرێت لە بۆ بەکارنەیە کە سەروەتی دەوڵەتەکەی پێبەرز بکرێتەوە خواردنی خۆماڵیمان هەیە بەڵام هەتا حەدەک خواردنی دەرەچی ژوەی کردیە بەشمانەکە لێرە ئەوەیە کە خواردنی دەرەچی کاریگەری هەیە لەسەر سعرەکانی خواردنی خۆمان و لەوەش بێت لەوەش داودەرمان بۆ لە خۆمان لێرە دروستی نەکەین چەند دکتۆرمان هەیە بە هەزارها دکتۆرمان هەیە تاوان هەموو دکتۆرەمان هەیە لە ماڵی دانیشتێ بێ ئیشە لۆ نایەنینی کارگەچیان پێدانی لە ڕووی زیرەک بە دکتۆرا و ماستەر بینەوە هەستن بە دروستکردنی دەرمان ئەو بابەتانە زۆر گرنگەوا دەکا ئەو نەوتێک کە بەکاری دێنین ئەو کاتە وی لێ دێ سەروەتی دەوڵەتی پێبەرز دەکەینەوە ئەو بابەتانی دیکەش هەم گەنج دەستە سەرکار هەمیش معاش خەڵکەکەی پێدەدرێت مەسەلا هاتە سەرنەوت کاکمەتیم تۆ ڕاتچە لەسەر قسەکانی کاکسان دەستی کاکسان خۆش بە بەڕاستی ورد و باش پێکای ئەگەر تۆ بۆ نمونە خەرکی پەروەردە و فێرکردن دەبی ئەتۆ پێویستە بە داهاتە بۆی کە بۆنەوە سوپایەکی بەهێز بنیاد بنەی دووبارە پێویستە بە داهاتە بۆ نمونەوەی کە بتوانێت بەرهەمی ناوخۆت هەبێت دووبارە پێویستە بە داهاتە هەموو شتێک هەموو بە داهاتە و ئەبەسرێتەوە بە ئابووریەوە بەڵام من لێرە پێم خۆشە ئەو باز بکەم کە چەندە بواری پیشەسازی کاریگەرە بۆ دروستکردنی هەستی نەتەوەی ئێستا یەکێک لەو بیرمەندانە یەکێک لەو فەیلسوفانە کە ئاماژەی بەوەداوە بە ناوی گڵنەر پێی وایە کە پیشەسازی کە لە سەدەی هەفتەیەم لە بریتانیا سەری هەڵداوە یەکەم بنەما بۆ دروستکردنی هەستی نەتەوەی لەبەرچی لەبەرەوەی کە تۆ پیشەسازی بنیادەنەیت پیشەسازی دێتەکایەوە ئەتۆ بۆی کە کۆنتاکت هەبێت لە مابینی وڵاتان کۆنتاکت هەبێت لە مابینی شارەکان ئەتۆ پێویستە بە زمانێکی ساندارد هەیە لەلایەکی دیکە بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت وردە کاڵاکانە ساغ ببێتەوە ببیتە کۆمەلگایکی پیشەسازی پێویستە بە بنیادانی خێزانێکی تەندروست هەیە لەلایەکی دیکەوەی تر وردە دەڕوا بە خۆناغەکانی دیکە تۆ ئامانجەکان یا بنەماکانی دیکەی هەستی نەتەوەی دەپێکیت ئیترەوە هەستی نەتەوەی بەرزە بێتەوە لە کۆ قسەکانمان ینی دەتوانین بڵێن نەتوانن پشمان پێ ببەستن سپاسانەکەم گفتگۆکە زۆر خۆشە حەز ناکەم تاوابێ بەڵام کاتی پرۆگرامەکە و بەرەو کۆتایی ئەڕوە حەزەکەم کۆتا قسەتان وەربگرم پێشنیارتان چییە بۆ لایەنە سیاسیەکان و کەساتە سیاسیەکانی کوردستان
بۆ ئەو کاتە سەختەی کە تووشمان بووە. لێرەدا ڕاستی مەنەوێت ڕۆلێ سەرۆکیش بیرکەین ji بۆ ئێگرتنا کوردستانê ینی ڕاستی هەستێویە بەرز ku hest pêkir demê Sûriya yanî Kurdê Rojava pêtivî bi harîkariyê ye û çû bi harîkariya wan û rastî yanî hestê wî beriz navî pête ji bîrkirin. هەبووە سەرۆک بارزانî لە هەموو لە هەر بارودۆخێکدا دەورێکی باڵای هەیە کوردەک یەکێکە لەو کەسانی کە کوردەکان پێکە گەێنێ ڕاست لە هەر چوار پارچەی کوردستان کورد بێگومان دەبێت بێگومان هەموو کەسایەتی کوردەکان لە قەدیمەوە تاوا کەستا بوش بۆ قسەی دەکرد کاریگەریی زۆری هەبووە لەسەر ئەو جیلێ ئێستا یعنی ئەمە لە قەدیمەوە بگرین لە قازی محەممەدە مەلا مستەفایە ئەوانە هەمووی کاریگەری هەبوو هەتا ئەو ڕۆژێکی ئێستا تێداینە ڕاستی وەکو گوڵستان خان فەرمووی ئێمە زۆر سپاسی جەنابی سەرۆک مەسعود بەرزانیەکەین کە یەکسەر هەستا بە خەم خواردنی ئەم مەسەلەی ڕۆژاوە من لێرە داوا لە گەنجانەکەم بەڕاستی شانازی بە کوردبوونی خۆتانەوە بکەن ئێمە بە شانازیین کە کوردین بە کوردی لەدایکین بە کوردی ئەخەوین لەگەڵەوەشە هەوڵ بە مەوەستن بێ ئەمەل مەبە هەوڵ بن زیاتر هەتا ئەتوانن بڵاویکەنەوە کورداتی بڵاوکەنەوە بەڵام شتێکی تش بێنە سەر باسێکدە باسی هێز بکەین ئێمە سیادەی خۆمان نییە ئێمە ئەبێ هێزێکی یەک ئاڵاییمان هەبێت بەرامبەر بە هەموو دەوروبەرمان ئێمە کە بووین خاوەن هێز چکە لە هەمومان نەزانین لەناو سیاسەتدا ڕەوش هەیە کەس خەمیەوە ناخوا ئەمە ڕۆبایەتی نیە ئەو شتانە نییە پێویستمان بە هێزە هێزمان هەبوو لێتە ترسێ من چەکەم پێ بێ بەرامبەر جەنابەت من قانون بۆ تۆ دارم تۆ قانون بۆ من دانانێ من چەکەم پێ بێت تۆ چەکەت پێ بێ هەردوومان ڕێیەکەوین لاقاتی دیپلۆماسی بێت ئەبێ ئەبێت پێشکەوێ بێت زیاتر هۆشدار بێت بڕۆنە بۆ مێژوو هەوڵ بێ زیاتر بزانین باوبابیرەمان چیان کردووە ئەبێ شانازی پێوە بکەین منش لەگەڵ بۆچوونی هەموو هاوڕێیانم بێگومان من پێم وایە وەکو شێخ سەعیدی پیران دەفەرمێت ئەگەر تەنانەت تۆ کوردبوونی خۆت لە یاد بکەی ئەوە نەیاران و دوژمنان کوردبوون لە یاد ناکەن و من بەڕاستی ئەوە پێشنیازم کە بۆ سەرکردایەتی کورد و بۆ هەموو پارتە سیاسیەکان هەبێت ئەوەیە کە یەک دروشم بن لەژێر یەک ئاڵا کۆ ببنەوە و یەک سوپایان هەبێت هەدەفیشمان هەبێت یەک هامانجی هەبێت بێگومان کوردستان هەر بژیت سپاسی تۆکەین سپاس زۆر گەنجانە بوو کوردانە بوو هەستم کرد لێرە گەنجمان هەیە کە نیشتمان پەروەرە نەستی نیشتمانیان بەرزە سپاس سپاس بژیت